دەبێت بەختیار شێخ محەممەد لێکۆڵەری استراتژی و ئاسایشی نەتەوەی کە لە دانیمارکەوە لەگەڵمە بەڕێز بەختیار ئەم کاتت باش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا جارێکی دیکە جەختی لە گرنگی جێبەجێکردنی ڕێککەوتنەکانی عراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردەوە. ئەمریکا چۆن دەتوانێت پاڵپشتی ئەم دۆسیە گرنگە بۆ هەرێمی کوردستان بکات؟ ڕۆژتان باش. پێش هەموو شتێک ئەبێت ئێمە تەماشا بکەین کە ئەم چەند ساڵەی دیموکراتیەکان دەسەڵاتیان لەدەست کردووە، سیاسەتیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی نادیار بووە، زۆر ڕوون نەبووە و هاوپەیمانەکانیان لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گلەیەکی زۆریان هەبووە. ئەگەر دەست بکەین بە هاوپەیمانە سەرەکیەکان وەکو وڵاتی سعودی عەرەبی یان وڵاتانی کەنداوی عەرەب، گلەی لەوەیان هەبووە کە ئەمریکا هیچ سیاسەتێکی ڕوونی نەبووە لەم ناوچەیە لە ماوەی ئەم 4 ساڵەی ڕابردوودا. بۆیە ئێستاش کۆناقەکە پاش ئەو ڕووداوانەی ڕوویدا لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو پێویستی بە گۆڕانکاریەکی زۆر هەیە. هاوپەیمانیەکی گرنگ هەیە لە نێوان کورد و لە نێوان ئەمریکا بەگشتی، لەبەرەوەی کورد زۆر توانیویەتی ڕۆڵێکی گرنگ ببینێ لە ماوەی ئەم 20 ساڵەی ڕابردوودا و ئەگەر بەهاتایە هاوکاری کورد نەبوایە ئەمریکانەی دەتوانی بە ئاسانی ڕژێمی عێراقی ڕابردوو ڕووخێنێت. کەواتە ئەمریکیەکان ئێستا لە قۆناتێکدان دەیانەوێت استراتیجیەتێکی تازەدا بنێن، دەیانەوێت نەخشەیەکی تازەدا بنێن و هیچ شاراوە نییە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ لە ڕێگەدایە. لێرەدا زۆر پێویستیان بە کوردە بەگشتی و ئەمەوێ ئەوەش دیاری بکەم کە پاش ئەوەی کە هەولێر لە چەند مانگی ڕابردوودا کەوتە ژێر هێرشکردنی درۆن و هەندێک موشک، هەستێک و ناڕازاییەکی زۆر دروست بوو لە ناو خەڵکی کورد، لە ناو کوردستان، لە ناو سیاسەتمەدارانی کورد. ئەم نامانەش هەمووی سەرۆک و هەروەها بەڕێز کاک مەسرور گەیاندیە لایەنی ئەوروپیەکان و بە تایبەتی ئەمریکیەکان کە ئایا ئێمە ئەگەر هاوپەیمانی حەقیقین واقعەت دەبێ بۆمان بسەلمێنن کەوا چۆن لەم قۆناقەدا ئێمە ئەتوانین هاوپەیمان بین، کە هاوپەیمان پێویستی بەوەیە کە تۆ لەگەڵم ڕاوەستی لە ڕۆژی فەنگانە. و فشارێکی زۆریش لە لای کۆنگرسەوە کراوەتە سەر کۆشکی سپی، هەروەها وەزارەتی دەرەوەی ئەمریکا. ئێمە دەبێ هاوپەیمانەکان پارێزی پشتگیریان لێ بکەین. لەبەر ئەوەش لەسەر قۆناغا داواکەوە کە باشە. بەڕێز بەختیار، ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا و جەختکردنەوە لە پاڵپشتی بەردەوامەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان دەتوانێت چ دەستکەوتێکی بۆ هەرێمی کوردستان هەبێت بە تایبەتی و کاماژت بە استراتیژیەت و گۆڕانکاریەکان لە ئیدارەی ئەمریکادا کرد؟ ئەمریکا دەتوانێت چی بۆ کورد بکات؟ خۆی ئەگەر ئێمە لە تەماشای ئەم سەردانە بکەین، ئەم سەردانە سەردانێکی فەرمیە و لەسەر داواکاری لایەنی ئەمریکیە، تەنها وەزارەتی دەرەوەی ئەمریکانیە، بەڵکو هەندێک لایەنی فەرمی ئەمریکی تری چاوپێکەوتنەکەن لەگەڵ بەڕێز کاک مەسرور و لەتوانین لە دوو گۆشەوە تەماشایکەین، لە گۆشەی دیبلۆماسی سیاسیەوە، لە گۆشەی سەربازی و ئەمنیەوە. لە لایەنی سیاسی و دیبلۆماسیەتێکەوە ئەوان دووپاتیەکەنەوە بۆمان کە ئێوە هیچ وەکو بڵێن مەترسیەکتان نەبێ وەکو کورد، وەکو حکوومەتی کوردستان، وەکو هەرێمی کوردستان ئێمە پشتگیریتان لەگەڵەکەین، ئێمە هاوپەیمانتانین، ئێمە ئەزانین ئەمڕۆ کەوا موامەرەیەکی گەورە هەیە دژی هەرێمی کوردستان، ئایا لە ناوخۆ بێت، ئایا لەلایەن حکوومەتی عێراقیەوە بێ، ئایا لەلایەن حکوومەتێکی هەرێمی بێ کە بۆتە کێشەیەکی گەورە بۆ هەموو هەرێم. لەلایەنی ئەمنیشەوە ئێمە ماوەیەکی زۆر هەوڵدراوە ەکانی پێشمەرگەیەکردنەوە، کەوا پێشمەرگە زۆر ڕۆڵێکی گرنگ دێت لە ئێستا و لە دواڕۆ استراتیجیەتی ئەمریکا، چونکە لە ناوچەکە بەڕێوە گۆڕانکاریەکی گەورەدا گۆڕانکاریەش لە ڕێک. باشە. بەڕێز بەختیار، خۆڕاگری هەرێمی کوردستان لە بەرامبەر تەحەدیاتی ناوخۆ دەرەوە هاوکات بەردەوامی گرنگیدانی هەرێمی کوردستان و پاراستنی ئەمن و ئاسایشی ناوچەکە بەگشتی کە ئێستا ڕۆڵێکی گرنگ و پێگەیەکی گرنگی هەیە، تا چەندە بەلای ئەمریکا و بە گرنگی سیر دەکرێت بۆ پێی کە ئاسایشی هەرێمی کوردستان پەیوەستە بە ئاسایشی عێراق هاوکات ناوچەکەش بەگشتی؟ پێش 6 مانگێک لە کۆنگرێسی ئەمریکا کۆبوونەوەیەکی گرنگ کرا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی هاوپەیمانەکان.
ئەو کاتە بەڕێوبەری دەستگای هەواڵگری ناوەندی ئەمریکا CIA وتی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بێت و هاوپەیمانێکمانە بێ و دۆستێکمانە بێ کوردەکانن، کەواتە کوردەکان ڕۆڵێکی گرنگ ئەبینن لەو ناوچەیە. بۆیە ئەمریکاش ئەمڕۆ پێویستی بە کورتە زیاتر وەک لەوەی کە کورد پێویستی بە ئەمریکا بێت. ئەمریکا دەیەوێت نەخشەیەکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنێ. ئەم نەخشەیەش ئەبینین حکوومەتێکی تکنۆڕات لە فەڵەستین دروست کراوە. ئەو قۆناغی یەکەمە ئەمریکا هیچ بڕوا و متمانەی بە حکوومەتی عێراق نەماوە لە بەغدا. ئەم حکوومەتە ئەمریکا بۆیە زۆر فشاری لەسەر ناکە، هەستکەوتی لەگەڵ ناکات چونکە دەیبینێ ماوەیەکی کاتیە. لەبەرەوە ئەمریکا گەیشتۆت ئەو قەنەعاتە ئەو بڕوایی کەوا پێویستە پشتگیری لە حکوومەتی کوردستان بکات، چونکە ئەم ناوچەیە بەگەڵکی دێ لە کاتی فەنگدانەوە. ئەمریکاش دایناوە بەڕاستی لە کاتێکدا هێزەکانی خۆی لە ناوچەکانی حکوومەتی عێراقی بکشێنێتەوە، بیهێنێتە هەندێک شوێنی تر یەکێکیش لە بژاردەکان هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز بەختیار، ئەمریکا کاتی عێراقی نوێ بنیاد ناویست نمونەیەکی جوانی فدرالی لە وڵاتێکی فدرالی لە ناوچەکەدا بنیاد بنرێت، بەڵام بینی کە شکستی هێنا. بڕیارەکانی دادگای فدرالی هەوڵەکانی حکوومەتی عێراقیش بە هەرێمی کوردستان بە پێچەوانەی فدرالیزمن. سەرۆکی حکوومەت جارێکی دیکە جەخت لە پاڵپشتی ئەمریکا بۆ جێبەجێکردنی فدرالیزم لە عێراق دەکاتەوە. ئەمە چه هەنگاوێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان بەرامبەر بە عێراق و هاوکات ئەمریکاش ڕوانگەی بەرامبەر بە کوردستان. وەک ئاماژەم پێکرد ڕاستیەکەی ئەمریکیەکان هەروەها ئەوروپیەکانیش ئێستا بڕوایان بەم حکوومەتی عێراقیانە نەماوە. حتا ئەگەر تەماشاکەین پێچ و هەڵبژاردنیش بکرێت سێ ساڵێکی تر لە عێراق چێتێ هەمان دەموچاو و هەمان کۆمەڵ دێنەوە کەوا تەنها لە بەرژەوەندی وڵاتێکی هەرێمی کار دەکەن. لەبەرەوە ئەمریکا ئەتوانێت بەڵێ فشار بخاتە سەر حکوومەتی عێراقی. ئەمریکا دەتوانێت کارتی زۆر بەکاربێت. ئەمریکا ئەتوانێت بە هەموو شێوەیەک ئەو بڕیارانەی کە دەرس لە دادگای فێدرالی شەرعیەتی لێ بسەنێت کە ئەم بڕیارانە کە دەرس بوون و ئاشکرایە ئامانجی تەنها لاوازکردنی هەرێمی کوردستان. لەبەر ئەوە ئایا ئەم کۆبوونەوەی سەرۆک مەسرور تەنها تاکە کۆبوونەوە نابێن لەو بڕوایەتان لە قۆناغی داهاتوو کۆبوونەوەی زیاترە کرێ، استراتیژیەتێکی نوێدا هەرێ بۆ مەسەلانە و پێشت بڵێم ئەم کۆبوونەوەانەی لە ئەمریکا کرێت هەمووشی نادرێتە تەلەڤیزیۆن چونکە هەندێکی زۆر مەسەلەی ئاسایشەوەی هەم کورد و هەم ئەمریکا. لەبەرەوە چاوەڕوان ناکەین ئەچینتەکان هەمووی ئاشکرا بکرێت لە کاتی ئێستا. زۆر باشە. بەڕێز بەختیار شێخ محەممەد لێکۆڵەری استراتیژی و ئاسایشی نەتەوەی لە کۆپنهاگنی دانمارکەوە لەگەڵمان بووی. زۆر سوپاس.